حسبنا الله ونعم الوكيل. حسبنا الله ونعم الوكيل. بەناوی خوای گەورە و میهرەبان، یادداشتێک بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان، ئەنجومەنی دادوەری، سەرۆکی ئەنجومەنی وەزیران، داواکاری گشتی، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، ئێمە وەکو خانەوادە و خۆشەویستان و قوتابیانی شەهید دکتۆر وشیار نزیکەی 6 ساڵە چاوەڕێی بەڵێنی جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی بکوژانی دکتۆر وشیارین. بەڵام بەداخەوە دوای ئەو هەموو چاوەڕوانیە لە بری لە سێدارەدان بێشەرمانە بە بەرچاوی هەمووان و بە ڕۆژی ڕووناک بڕوانامە و خەڵات دەبەخشرێتە یەکێک لە بکوژەکانی دکتۆر وشیار و بکوژەکەی تریش لە زینداندا ئاسانکاری بۆ دەکرێت تا پۆڵی نۆی بنەڕەتی تەواو کرد. ئێمەم ڕێزگرتن و خەڵاتکردنە بە توندی ئیدانە دەکەین و پێمان وایە ئەم خەڵاتکردنە بێڕێزیەکی تەواوە بە یاسا و بڕیارەکانی دادگاکان و یاسا سەروەریش دەخاتە ژێر پرسیارەوە. ئەوەی تەواو ئێمەشی نیگەران کردووە لە پاڵ ئاڵای کوردستان و وەزیرێکی حکوومەتی هەرێم تیرۆریستێکی خەڵات کرد و لە بری داوای لێبوردن لە خانەوادە و خۆشەویستان و قوتابیانی شەهید دکتۆر وشیار لە چەند ڕوونکردنەوەیەکدا پۆزش بۆ هەڵەکوشندە و گەورەکەی دەهێنتەوە عوزر لە قەباحەت گەورەتر دەڵێن ئەمە بۆ بانگەشەی هەڵبژاردنە. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی خوێنی بەناحەق ڕژاوی شەهید دکتۆر وشیار زۆر لەوە گەورەترە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاربێت و هەڵبژاردنەکانی ڕابردووش لە ماوەی ئەم 5 ساڵەدا بەڵگەی حاشا هەڵنەگرن. بەڕێزان، لای هەمووان ئاشکرایە کە هەرێم غەرقی نادادی و قەیرانەکانە. ڕێژەی ڕووداوەکانی کوشتنیش ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرزبوونەوەدایە. دەپرسین ئایا بۆچی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و وەزارەتی کار و وەزارەتی خوێندنی باڵا ڕێز لە دادگاکان و یاسا ناگرن؟ بۆچی لە بری بەجێگەیاندنی سزای لە سێدارەدان خوێندن فراهم دەکەن و خەڵاتی بکوژ دەکەن؟ ئەگەر یاساکان بەم شێوە پێشێل بکرێن، ئەوە ڕێگا خۆشکردنە بۆ پشێوی کۆمەڵایەتی و هاندان دەبێ بۆ ئەوەی خانەوادەی کوژرا و لە مەودووە چاوەڕوانی سزای یاسایی نەکات بۆ بکوژان و بیر لە تۆڵەکردنەوە بکاتەوە کە ئەوەش هێندەی تر کێشەکان ئالۆزتر دەکات. لەم سۆنگەیەوە داوا لە سەرۆکی هەرێم دەکەین بەڵێنەکانی خۆیان جێبەجێ بکەن و ئیمزای جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی بکوژانی دکتۆر وشیار بکەن. با لەمە زیاتر وەک دابەستە لە زینداندا قەڵەو نەکرێن و ڕێگاش نەدەن لەمە زیاتر یاری بە هەست و سۆزی ئێمەوە بکرێت. داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێم و ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتیش دەکەین بێنە سەرخەت و ئەم یاساشکێنیە و پێشێلکردنی یاسایە قبول نەکەن. داواش لە وەزارەتی کار و وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆی لوبنانی فەڕەنسیش دەکەین قەرەبووی ئەم ناڕەحەتی ئێمە بکەنەوە بە لێسەندنەوەی بڕوانامە لە بکوژی شەهید دکتۆر وشیار ئیسماعیل. داواش لە سەرۆکاتی پەرلەمان و سەرجەم فراکسیۆنە جیاوازەکانی نێو پەرلەمان دەکەین لە بەرامبەر ئەم خەرقی قانونیە هەڵوێستیان هەبێت.